جێمس هاوڵز هاوڵاتیەکی بەریتانیە لە ساڵی 2010ەوە لە ناو زبڵداندا بۆ دۆزینەوەی هاردێک دەگەڕێت. دوایەوەی 9 ساڵ لەمەوبەر و لە کاتی خاوێنکردنەوەی ماڵەکەیدا بە هەڵە لەگەڵ زبڵدا فڕی دەدات. ئەو هاردیسکە کۆدی جزدانێکی دیجیتاڵی هەڵگرتووە کە 37,000 بیتکۆینی تێدایە. ئەو جزدانە دیجیتاڵیە بە نرخی ئێستای هاوتایە لەگەڵ 340 ملیۆن یۆرۆ. هاوڵز لە 2013ەوە بە هەڵا هاردەکەی لەگەڵ خۆڵ و خاشاکدا فڕێداوە. تا ئێستا سوورە لەسەر دۆزینەوەی. پێشتریش داوایەکی پێشکەش بە ئەنجومەنی خۆڵ و خاشاکی سەر بە شارەوانی نیوبۆرد لە باشووری ویلزی بەریتانیا کردووە بە مەبەستی هێنانی تیمێکی پسپۆری جیهانی بۆ دۆزینەوەی هاردەکە کە گومان دەکرێت لە ناو ئەو زبڵ و خاشاکەدا بێت کە لە چاڵێکی 15 مەتریدا بە ڕووبەری 200 مەتر چوارگۆشە کۆکراوەتەوە. بڕیار بوو کاری تیمی گەڕان بە شوێن هاردەکەدا 9 بۆ 12 مانگ بخایەنێت کە تیمێکی گەورە و شارەزا بن و پشت بە تەکنەلۆژیای زیرەک بۆ دیاریکردنی شوێنی هاردەکە و دۆزینەوەی لەژێر خۆڵ و خاشاکەکەدا ببەستن. بەڵام ئەنجومەنی شاری ویلز پێشنیازەکەی ڕەت کردوێتەوە بەهۆی ئەوەی مەترسی هەیە هەڵدانەوەی خۆڵ و خاشاکەکە ببێتە هۆی کارەساتی ژینگەیی. ئەمە جگەلەوەی هیچ گرنتیەک نییە بۆ دۆزینەوەی هاردەکە یان لاگەری دۆزینەوەیدا کار بکات. دوای شکستێنانی ئەو هەوڵات جیمس هاوڵزی تەمەن 36 ساڵ کاو کاتەندازیاری پرۆگرام سازیە پەنای بۆ پسپۆڕانی ئاژانسی بۆشاییگەری ئەمریکا ناسا بردووە تاوەکو لە گەڕانەوەی داتاکانی ناو هاردەکە هاوکاری بکەن. پەیمانی داوە ئەگەر کارەکە بە ئەنجام بگێن و کۆدی گەیشتن بە ژمارەکەی بدۆزنەوە ئامادەیە بڕی 1 لەسەر 4 ژمارەکەیان پێ ببەخشێت کە دەکاتە نزیکەی 100 ملیۆن دۆلار. جێمس کاتێک لە 2013دا هاردەکەی فڕێداوە بە دوایدا نەچووە. بەو پێی ئەو کاتە دراوی ئەلیکترۆنی پیتکۆین بەهای کێوتۆی نەبووە و لە دەستدانیشی هیچ گرنگیەکی نەبووە. بەڵام ئێستا و بڕی تێیدایە بەرامبەرە بە 340 ملیۆن یۆرۆ. ئەگەریشی هەیە ساڵی داهاتوو لەگەڵ بەرزبوونەوەی بەهای پیتکۆیندا بەهای جزدانە دیجیتاڵەکەی هاوڵز زیاتر بەرز ببێتەوە و بگاتە نزیکەی 1 ملیارد دۆلار. هەر بەهۆی بەهای جزدانە ئەلیکترۆنیەکەیە کە ئەو هاوڵاتیە بەریتانیە داوای لە شارەزایانی تایبەت بە دۆزینەوەی کۆد لە ئاژانسی ناسا کردووە هاوکاری بکەن بۆ دۆزینەوەی کۆدەکەی کە لە بەرامبەر 1 لەسەر 4 پارەی ناوهەژمارەکە. دراوە دیجیتاڵیەکان ئێستا لە بازاری بۆرسەی جیهانیدا گرنگیەکی زۆریان پێدراوە و گرانبەهاترینیان پیتکۆینە کە ئێستا نرخی 1 پیتکۆین نزیکەی 43,000 دۆلارە. Dentro de su frustración, James